دەوێ بڵێم داوا دەکەم لە خەڵکی شار و دێم سابڵک و هەموو هەڵمەتێ بکەین کللتوری وڵات هەرزین و بکەین بەڵێ لێ بدەین هەتاکو ماوین شانازی بکەین وە کورد کوتاوین بۆ ساڵی حوتام هەڵمەتێکی بەڕووچاندن لە نێو زنجیرە چیاکانی زاگرۆس دەستی پێ کردووە لە باشوور لە باکوور ڕۆژهەڵات ڕۆژاوی کوردستان ئەم هەڵمەتە بۆ ماوەی 25 ڕۆژ بەردەوامە بێت لە باشووری کوردستانیش وەکو هەنگاوی یەکەم لە قەرەداغ دەستی پێ کردووە. تأسخل كرم بجواني لأسخر بوم تباش زاني فلدارا من توشان بوها شو تبايزاني دوو هەواڵی ڕۆژنامەوانم شەهید بوون ساڵی ڕابردوو بە ڕۆحی ئەوان کە ئەوانی زۆر عاشقی زاگرۆز بوون پارێزەری کوردستان بوون بە ڕۆحی ئەوان منیش داربڕوەکانم ڕۆن و ئومێدیش دەکەم و گومان یعنی گومانم لەوە نیە کە لەناوم سروشتەدا جارێکتر سەوز بن و هیوایەکی دی بۆ ئازادی کوردستان بۆ خۆی بوونی کوردستان جارێکتر لە چیاکانی کوردستانەوە لە چیاکانی زاگرۆزەوە شین دەبێتەوە. زۆر خۆشحاڵە بم لەبەرەوەی من خۆم شاخەوانم هەر دارێ بڕوێ هەزانم ڕۆژەیە لە بن سێڤەریا پشویەکەیە. سەوزکردنی کوردستان بە ڕۆژێک یا بە دوو ڕۆژ یا بە سێ ڕۆژ ماندووبوون نابێت. ڕەنگە بڵم زۆر لەوە زیاتریش ئەرکمان بێت. ساڵانە دارستانەکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی لە ناوچوون دەبنەوە بەهۆی سوتاندن دەستدرێژی مرۆڤ و گۆڕانکاری کەشوهەوا کەوا پێویست دەکات ساڵانە هەڵمەتی لەم جۆرە ئەنجام بدرێت. ئەیوەتان شاخەکانە زاکرۆسانە هەڵمەتێکی هەرەوەزی نیشتیمانی ژینگەییە کە لە هەموو بەشەکانی کوردستان بەڕێوە ڕاستی ئەم کاری کە ئێمەیەکەین هەمان ئەو ڕۆڵەیە کە سمۆرێکی گێڕە لە ناو دارستانە لێرە نزیکەی 10,000 بەڕوو ئەمڕۆ لەم چالاکیە ئەڕوێنرێت و لە ڕۆژەکانی داهاتوو لە هەفتەکانی داهاتوواتە لەم ڕۆ تا 25 ڕۆژی داهاتوو هەموو ناوچەکانی باشووری کوردستانە گرێتەوە. ڕواندنی هەزاران بەڕوو لە دارستانەکانی کوردستان کۆتایی چیرۆکەکە نیە بەڵکو دەستپێکەکە بۆ چەکەرەکردن و گەورەبوونیان بۆ دارێکی تەواوەتی کە لە کۆتاییدا دەبێتە هۆی زیندوهێشتنەوەی دارستانەکانی کوردستان. نزار جزار ڕووداوە قەرەداغ